والله خۆشەویستان دەچمە لای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە کردنەوەی ماڵی زینەبخانە لە شاری سلێمانی هەڵبەتە شاری سلێمانی کە شاری ڕۆشنبیریە لەگەڵ ئەوەشدا گرنگێکی ئێجگار زۆر بە کاری دەستڕنگینی بە توانە و بەهرەی خانمان ئەدا لە سەرجەم سێکتەرە جیاوازەکانە جەماڵی زینەبخان کە لە سلێمانی کراوەتەوە ئامانجێتی کە توانەکانی ژنان سەلیقەی ژنان بەهرەکانی ژنان دەربخاجا من نامێت خۆم باسی ماڵی زینەبخان بکەم دەمەوێت لە ڕێگەی زۆر بەڕێز گوزافەر زۆر کەسە پرشتیاری بەشی ڕۆشنبیرین لێرەدا باسێک لە ماڵی زینەبخان بکەن کە لە سلێمانیدا کراوەتەوە گوزاخان ساڵ لەبێ باین با زۆر بەخێر بێت سڵاو لە ئێوەش سڵاوێکی پڕ لە ئەوین و نیشتیمان بۆ ئێوەی ئازیز زۆر سپاس زۆر بەخێر بێت گوزاخان ماڵی زینەبخان لە سلێمانی کراوەتەوە جا من دەستپێک دەستخۆشی پیرۆزبایکردنەوەی ماڵە جوانتانێ دەکەم ڕێز و سڵاوی ئێمەش بۆ ئێوە زۆر سپاس دەمێت خۆ تاریفێکی ماڵی زینەبخانمان بۆ بکەیت بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیەتان بۆ ماڵی زەینەب ناوەندێکی ئەدەبی و ڕۆشنبیری و کولتوریە ئێمە هەستین وەکو بیرۆکەیەک بۆ زیاتر خزمەتکردن بە ناوەندەکانی ئەدەبی و ڕۆشنبیری و بە تایبەتی زیاتریش میوزیک هەستین بەکردنەوەی ئەم ناوەندە کە هەموو شتەکانی یعنی بڵێ بابەتەکانی بابەتی کولتوریە ئێمە ئەمانەوێت زیاتر چالاکیەکانمان بخەینە ڕوو زیاتر خزمەت بە ژنان بکەین ئێمە ئەم ناوەندەمان بڵێن لە هەموو ناوەند شوێنەکانی ترە ناوەند هەیە بۆ ئەدەبی و بڵێن بۆ مەراسیمی کتێب و بڵاوکردنەوە ئەوانە بەڵام ئێمە تایبەتمان کرد ئەمە بە ژنان بۆ ئەوەی چکە بە ناوی زەینەبخانەوە ناومانە کە یەکەم کچە شاعیرە کە لە سەردەم لە 1900 لەدایک بووە لە تەمەنێکی 6 ساڵیە ئەو کاتەکە لە کۆیە لەدایک بووە مەکتەب نەبووە زیاتر ئیتر باوکی بردوێتی بۆ بەغدا لەوێ مەکتەبی پێ تەواو کردوای ئەوە گەڕاوەتەوە بڵین هەولێر لە هەولێر دانیشتووە دەستی کردو بە چالاکیەکانی کۆک و شعر و ئەدەب و ئەوانە ئێمەش زۆرمان پێخۆش بوو کە ئەو ناوەندە ناونین بە ناوی زەینەبخانەوە گۆزاخان کێرە ژنانی کە لە ماڵی زینەبخاندا جیان کراوەتەوە کار دەکەن نەخود توانەکانە نیشان ئەدرێت بەڵێ زیاتر پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە زیاتر یعنی فۆکسە خەینە سەر ئەو ئیشانە ئەو چالێکیە گرنگانی کە ژنان ئەیکەن بڵێنیان ئەو لایەنێکی تریش کە ئەدەب و هوەرە هوەری بڵین هوەرێکی میوزیکی کە ئەمانەوێ ئەو بینانە ئەو ئامێرانە بخەینە وەکو عود و تار و تەمبور ئەوانەی کە زوو لە کللتورا زوو بەکار هاتوون ئێستا ئەمانەی خولێکی بکەینەوە بۆ ئەو خانمانەی کە حەزیان لێتی بەبێ بەرامبەر بیکەینەوە و ئەو بۆی تا زیاتر لەو ئامێرانە شارەزا بن. کاتە گوزاخان ئەو چالاکی و کاردەستیان زیاتر لە چیدا خۆی دەبینێتەوە بۆ منە ژان کە لە ماڵی زینەبخاندا کار دەکەن لە سێکتەرە جیاوازەکانتان لە توانای جیاوازیان هەیە یاخود سەرجەمیان لە بازنەیەکدا کار دەکەن. هەر لە بازنەی ئەدەبیایە زیاتر ئەوانەی کە لەوێن زیاتر نووسەرن شاعیرن بەهرەمەندێکن یان بڵێن شێوەکارن ئەوانی کە معنین بەو لایەنە معنین بە لایەنی ئەدەبی زیاتر حەزیان لەو بابەتەیە ئێستا ئێمە چالاکیەکانمان خستوەتە بڵێن پێنجشەمان کۆڕ و سیمینار بۆ ژنانەکەینەوە یان بڵێن ژنێک شێوەکارە شوێنێک نییە یان گەلەریەک نییە تابلۆکانی لێدانێ ئێمە زیاتر تایبەتمان کرۆ بۆ لایەنەوە دەمیانەکە سپۆرتیانەکەن بۆ ئەو ژنانە بەڵێ بە پێدانی شوێنەکە بێ بەرامبەر هەروک پێشتریش پێم وتی ئێمە خولێک بکەینەوە لە هین هەر لەو ناوەندە ئەو خولش هەر بەبێ بەرامبەرە بۆ ئەوانەی کە ئارەزویانە کە بڵێن خولی میوزیەکان فێر بن بەبێ بەرامبەر بەڵێ کەواتە زەینەبخان هەموو سەرجەم ئەو ژنانی کە لەوێدا کار دەکەن لە بواری هوەری و لە بواری ئەدەبی خۆیان نەبینەوە بەڵێ نووسیندا دەکەن ئەو کەسانە ئەو ژنان یاخود ئەو کچانن کە تازە چوونەتەنەوە بوارەکەەوە یاخود ئەوانن کە ئەزمونێکی کارکردنیانە یاخود جیاوازە تێکەڵە بەڵێ لە هەردوو لایەنەکە گرێتەوە ئەوانش کە تازە بڵێن تۆ خولێک بۆ کەسانێکەکەیتەوە کە میوزیک فێر بن هەر سەرەتایانە ئەگەر ئەوانی کە زیاتر حەزیان لە میوزیکە بەڵێ ئەوانش کە ئەزمموی خوان کتێبیان هەیە بڵێن ئێستا من خۆم خاوەنی چەندین کتێبم ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بڵێن کتێبێکی تازە بکەم ناساندن و بڵاوکردنەوەی هەر لەو شوێنا بۆ کەم یعنی مەجالێکی
جوانی هەیە مەجالێکی دانیشتن و هەچەند کوردەواریە بڵێن لای ئێمە بڵێن مێز و کورسی ئەوانە نیە هەر لەسەر فەرش و هەر شێوازە کلاسیکە کۆنەکەیە بەڵام مەجالێکی ئەومان بۆ دروست کردو کە چەندین کەسێکی باش بگرێت بۆ ئەوەی کە دانیشتین کۆڕ و سیمینارەکانی ژنانی تیا بکەین. کێنەوە کەسانی کە وانەکان دەڵێنەوە یاخود خولەکان دەڵێنەوە یاخود وەکو سەرمەشقێک بۆ ئەو کچووک ژنانە. بەڵێ تۆ بۆ هەچ کارێکە بیکە بێت کەسانی بێ کە پڕ ئەزمون بێت ئێمە ئیسە لە سەرقاڵی ئەوان کە کەسەکان دیاریکەین بۆ ئەو خولانە. بەڵێ لە ڕووی فەندی مادیە و لە ڕووی سەپۆرتی مادیەوە ئێوە کێ سەپۆرتانە یاخود کێ هاوکاریەم ژنانە دەکات؟ بەڵێ وڵا ئێمە هەر لەسەر بڵێن چووکە ئەوە حەز و خولیا و بیرۆکەیەکی خۆمان بووە ئێمە چەند کەسێکی نووسەر و بڵێن نووسەر و ڕۆناکبیر و بابەتی میوزیکی و ئەوانی هەمومان بڵێن کۆمەڵێکی شەش حەو کەسێکین یەکمان گرتووە هەر خۆمانی لەسەر گیرفانی خۆمان حەز و خولیاکی خۆمانە هیچ لایەنێک و نەحکومی و نەهین هێشتا دەستگیرەوەی نەکردوین. هەر سەرجەمیشتان ژنن؟ 4 ژن و 3 پیاوین. لەبەر ئەوەی کە ئێمە حەز و خولیامان بۆ کارەکەی خۆمان هەیە جارێ هێشتا هیچ سەپۆرتێکی مادی نەکراوین. مای چەندێک بێ دەستان بە کارە کردووە خۆت مای زینە بخانتان کردوێتەوە؟ وڵا لە چکە ئەمە خۆی خانوویەکی کۆنی مەڵکەنی بوو یعنی بڵێن سەردەمانێک بڵێن بڵانم ڕەنگەم 10 ساڵێکیش بێ کەسی تیانە ژیابێ زۆر پێویستی بە ئاوادانکردنەوە بوو لەبەر ئەوە ئێمە تقریبەن ئەگەر هەڵە نەبم 6 مانگێکە بێ خەریکین هەتاوەکوونێ ئێمە ئەبێ شتە کلاسیکەکانمان بۆ زیاتر پیا کردو یعنی شتێکی مۆدیرنی تیا نابینیت لەو شوێنێ خانووکەتان نۆژن کردووە شێوازی کلاسیک لەسەر کلاسیک نۆژەنمان کردەوە بڵێن تۆ بڵێ ئەو خانووە کۆنانە کە ڕەنگێکم سەدەیە بێ دروست کرابێ ماڵکەنی ئێمە بۆیە زیاتر ئەوێشمان هەڵبژات چکە هەر خۆی شوێنێکی یەکەم گەڕک بووە کە لە بڵێن لە بابانیەکان لە قەڵاچۆلانەوە هاتوون لە ماڵکەنی ئەوە دابین بوون و نیشتون نیشتەجییان کرد لەوێ نیشتەجێ بوون ئێمە لەبەر ئەوەی ئەوێشمان هەڵبژار لەبەرەوەی کە شوێنێکی کولتوری و جوانە خۆی بەس خانوەکەش خۆی لەبەرەوەی پێشش پێم وتی 10 ساڵێک زیاتر بوو کەسیتیان دیار هەر کەسیتیانە بۆ پێشتریش چۆڵ بۆ ئیترێ بێن نۆژەنکردنەوەمان بۆ کردو لە ڕووی دەرگا و پەنجەرە و ئیتر شتەکانی خۆیمان بە هەمووی کامل لا بردووە بڵێن دیوار و شتەکەی چیمەنتوەیەکی ناشرین بۆ ئێمە سەر لە نوێ قڕکاری و سواخکاریمان بۆ کردو بۆ ئەوەی کە زیاتر بچێتەوە سەر ئەو سەردەمانەی زووکە لە ئێمباسی ماڵی زەینە بکەین کە ئەو لە لە ساڵەکانی نۆستا ژیاوە ئێمە خستمان سەر ئەو کلاسیکەی ئەو کاتە. بەڵێ کاتە گۆزاخان لە ماوەی ئەو چەندڕوان نزیکی مانگێت 25 بۆ بەڵێ لە شەوی یەڵدایە کردمانەوە بەڵێ وا نزیکێ بینۆ لە مانگێک تقریبا 25 بۆ 30 شەوەدا ئێوە چیتان کردووە خو لە ماڵی زەینەبدا چ چالاکیە کراوە و کارە هونەرانێکی لە ماڵی زەینەب خاندا نمایش کراون یاخود ئەو ژنە بەهرەمەندانێکی لەوێدا کار دەکەن لە ماوەی 25 بۆ 30 شەوەدا چیتان کردووە؟ بەڵێ ئێمە ئەوە بوو کە دەستمان پێکرد شەوی یەڵدا دوای ئەوە دەست کرا بە بڵێن عوتڵەوە ئەوە بوو مەکتەب بوو هیچ دەوام و دایرەیە نەبوو بەڵام ئێمە جیا لەوەش هەر چالاکیەکمان کرد چالاکی ڕۆژی ئاڵا لە سەرایە کردمان لە ناوەندی سەرایە کردمان فستیڤالێک بوو 2 ڕۆژی خایند هەر ڕۆژی ئاڵا ئێمە خۆمان سپۆنسەرمان بۆ کردن بۆ ئەو خانمانەی دەستگیرەوەیمان بۆ کردن بۆ ئەوانی کە ئیشی و کاری دەستی ئەەکەن لەوێ ئەو ڕۆژی ئاڵایمان کرد ئیتر چەند ڕۆژێکیش دوای ئەوە بڵێن هەفتێ تقریبا دە ڕۆژێک هەر ئەوە بوو دەوام و هین نەبوو هەر کەس لەو ناوای نەبڵێن دەوامشت نەبوو ئیتر ئێستا خۆر لە خۆم ئامادەکردنین بۆ پێنجشەمان و بۆ ئەوەی 3 شەمان و پێنجشەمان بۆ ئێستا لێستا بوونەر بزانێت لە ماڵی زینەب خان ژنان کچان کەسانێک کە دەوێت لە نزیکەوە ئاشنای کارەکانتان بێت چی دەکرێت لە پێنجشەماندا چی دەکرێت ئێمە کار و چالاکیەکانمان ئەوەیە کە بۆ ئیش بۆ ژن بکەین هەر خزمەت بەو کاری ئەدەبی و هونەری بە تایبەتی کاری ئەدەبی و هونەری بڵێن ناستاندنی کتێبە کۆڕی شعریە لێکۆڵینەوە و بابەتی بڵێن ئێمە نەک ئێمە کە ئاڵین ناوەندێکی ژنانە ئێمە بۆ ئەو پیاوانەش ڕێگەمان دەرگامان ئاواڵایە بۆ ئەوەی کە ئەوانی کە یەن باس لەسەر ژنەکەن باز لەسەر ئازار و معاناتەکانی ژنەکەن باز لەسەر ئەوەکەن کە ڕۆژانێک یعنی وەکو خێزان وەکو برا وەکو کەس یارمەتی و پشتیوانی ژن بوون ماڵی زەینەب خان تەنیا بۆ ژنان نییە پیاوانیش دەتوانن بە هەمان پیاوانیش بەڵێ ئەوانیش ئەتوانن ئەگەر کۆڕێکی شعریان هەبێ زیاتر یا باسکردن بێ لەسەر کتێبێکی ژنیان لێکۆڵینەوە بێ یان هەر بابەتێ بێ بەڵێ دەرگامان گۆزاخان مرد
چاندانە بۆ منەکە ئەو پیاوانی کە نووسەرن بە هەرەمەندن یاخۆت کارێکی هونەریانە کارێکی ئەدەبیان هەیە بیانە لە ماڵی زینەب خاندا نمایشی بکەن دەبێت بابەتەکەت پێیوەست بێت بە پێیوەست بێ بە ژنان بەڵێ پێیوەست بێ بە ژنان چکە ئێمە ناڵێم ئێمە ناوەندەکەمان تایبەت کردۆ بە ژنان و بە کار و چالاکیەکانی ئەوان بڵێ مەرجەکانی دیکەتان بۆ ژنان و خانمان چییە ئەو کەسانی کە بیانەوە لە ماڵی زینەب خاندا کار بکەن یاخود بەرهەمێک نمایشکەن مەرجەکانتان بۆ ئەوان چین هەر کەسێک بێت ئەتوانێت بێت لە ماڵی زینەب خاندا کار بکات یاخود بەرهەمەکانی نمایش بکات یاخود ئێوە بڕێک لە مەرج چانداناوە یەکەم هەر ئەوەیەکە بڵێن ئەوە بێ ژن بێت و هەم بەهرە و بەهرەیەکی توانستێکی خۆی تیاابێ نەک بڵێن قەرزکرا و بێ شتێک بێ کە معنی نەبێ بەخۆی پەیوەندی بەخۆیەوە نەبێ بڵێن کتێبی کەسێکی تر بێن ئەوە نابەس کتێبی خۆی بێت شانۆی خۆی بێ بڵێن شانۆکار بێت یان ئەو بڵێن تابلۆ ئەو شتانەی وەکو گەلەریەک بۆی عرضکەین ئەوانەیە بڵێ هیچ فلتەرێکتان هەیە بۆ بەرهەمەکان نەوەڵای فلتەرێکی وامادانە ناو هەرتانها ئەوە بێ کە ژنان بێ و تایبەت بێ بەژن بڵێ تاکو ئێستا پێشوازی ژنان و خانمان چۆنە بۆ ئێوە بەڵێ لە ماڵی زینەب خان زۆر خۆشحاڵ بوون زۆر خۆشحاڵ بوون لەبەر ئەوەی کە یەکەم گەڕەکەکە شوێنێکی کولتوری و هەر خۆی مەڵکەنی گەڕێکێکی جوانە یعنی پڕە لە نۆستالژیا و پڕە لە یادەوەری و تۆ هەر ئەچیتە وڵاتی ئەچیتە شوێنە بۆ شوێنە ئەسەریەکانیان نەگەڕی بۆ ئەو شوێنانە گەڕی کە خەڵک لەوێ ژیاوە ئێستا من ئەو ماوەی پێشوو چەند ڕەفیقێکم هاتن ئەیان و هەر وەکو بەگەڕەکە کەو بە کۆڵانەکان ڕووی کۆمەڵی یادەوەری و نۆستالژیا و یەتەوە بیر جات چ جایی کە تۆ یتە ناو ماڵەکە یعنی دەقا و دەق ئەڵێ ماڵە کۆنەکانە یعنی ئێمە هەمومان لەگەڵ یادەوەریەمان هەیە لەگەڵ کاتی مناڵی و کاتی ئەو کاتێک کە بڵێن گەنج بووین پێشتر و یان ماڵی چوینمە ماڵی نەنکمان و با پیرمان و ئەوان ئەو شتە جوانان کولتوری ئەستەریانەمان لێ بینیوە شوێنێکی تقریبان جوانە هەمووی کەیت دڵی ئارامە بێ و دڵی ئەکرێتەوە اونجا ئەگەر تایبەت بە ژنیش بێت تۆ بۆ ژنیش ئیشکەیت ئەوە هەر زۆر بەلایەنەوە جوانە هەڵبەتەوە ئێستا لەسەر شاشی کوساتی شەوە بەشێک لە ماڵی زینەب خان نیشان ئەدەین ئێمە کە بەڕاستی توانیتانە زۆر پارێزگاری لە و سیما کولتوری و کۆنە بکەن کە بەڕاستی کە هەڵگری مەڵکەنی و هەروەها هەڵگری تەواوی شوناسی کورد و سلێمانیە جا گۆزاخان شتێکی دیکەش کە لەسەر ماڵی زینەب خانەیە هەڵبەتە ئەم ماڵە کە ئێوە بۆ شێوازە فراوانە دەرگاتان بۆ سەرجەم نووسران و ئەدیبان و بەهرەمەندان کردوتەوە کە کار بکەن پێتان وایە پێویستان بە دەعمێک سەپۆرتێکی مادیە یاخود هەر لایەنێکی دیکە بتانەوێت لە هەر بوارێکی دیکە تا سەپۆرت بکرێن پێتان وا پێویستان پێی دەبێت داوەێکی دەکەن کە یارمەتیتان بات هەنگاوەکانی داهاتوودان چی دەبێت بەڵێ تۆ بۆ هەر کارێک پێویستە بە پارەیە قەیناکە جهد و هێز و حەز و خولیای خۆشتی ئەوێ بەڵام پارەکەش چۆنەڵی سیولەیەکە و وەگەرخستنی ئەو ئیشەیە کە تۆ ئەیکەیت قەینا حەز بۆی هەیە بەڵام پارێکیش نەبێت بەڕاستی تا ئیستا هیچ کەس ئێمە پشتیوانمان نەبووە بۆ پارە و بۆ بەدەستهێنانی ئەوەی کە ئێمە وەکو ئەوە گەڕخستنی کە پێشتر باسم کرد خۆزگە ئەگەر لایەنە معنیەکان لایەنە پەیوەندیدارەکان کەسانی شار بڵین ئەوانەی کە دەوڵەمەنەکانی شار چکە ئەوان خۆیان پێشتر لە مەڵکەنیان ژیاون هەر ئەمە سیمایەکی کولتوری و نەتەویش ئەیا بە نیشتیمان تۆ گەشتیارێک لە شوێنێکی ترەوەیەت حەزەکات ئەو شوێنە بناسێت یا ئەو نیشتیمانە یا ئەو شوێنی کە بۆیە چی بیناسێ بزانێ پێشتر خەڵک چۆن ژیاوە ئەگەر حکوومەت یارمەتیەکمان باو ئێمەش دەستکراوە بین چاوکراوە بین بۆ ئیشانە لە باتی بڵێن ئەگەر توانی لە هەفتەیەکە ئیشێ بکەین ئەتوانین دوو ئیش بکەین ئەتوانین چەند میوانێکە لە دەرەوەی وڵاتیان بە ڕوو سووریەوە دەردی کابراوتی بە ڕوو سووریەوە بیان بین و ئیشەکانی خۆمانیان پیشانین و سەردەمانی زووکە لە سلێمانیا چۆن ژیان کراوە و شتەکانیان شتی باشتری بۆ بکڕین بێگومان داوامان لە حکوومەت ئەوەیە کە بە مادی و ئەگەر بە معنەوی ژیارمەتیمان بن معنەویەکەش ئەوەیە کە ڕێگریمان نەبن لە چالاکیەکەمانە لە پێدانی مۆڵەتی بڵێن کە تۆ ئەچی ئی کارێگەکەی ئەبێ مۆڵەتی ئاسایش و ئەوانە و پێبێ ئەگەر ئەوانش یارمەتیمان بن هەر ڕێز و سڵاومان بۆیانەوە دەستخۆشیان لێەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز گۆزار فەرەج سەرپەرشتاری بەشی ڕۆشنبیری سپاس بۆ سپاس بە کەبانێمە کوردستانی دەگەڵی مامادە دەست و چاوی ئێوەش سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیتان چاوی ئێمە و ئازیزی ئێمە سپاس گۆزار خان زۆر بەخێر بن.